دیمەنەکانی گوندی شیوانە. ئەمەش بەشێک لە زبڵ و خاشاکی ئەو ماڵانن کە لەم گوندە نیشتەجێن. دانیشتوانی ئەم گوندە چەندین جارە داوا لە سەرۆکایەتی شارەوانی سیدەکان دەکەن تا ڕۆژانە تیمەکانی هەڵگرتن و پاکردنەوەی زبڵ و خاشاکی ماڵان سەردانی ئەم گوندە بکەن هاوشێوەی بەشێک لە گوندەکانی برادۆست بۆ شوێنێکی تایبەت زبڵ و خاشاک بگوازنەوە. هەر لە دەوروبەری گوندی شیوان لە ناوەوەی گوندی شیوانەوە لە شوێنی گەشتیاری کە زۆر خەڵک ڕووی تێدەکەن زۆرترین زبڵ و خاشاکەیە. ئەوەش کاریگەرێکی زۆری لەسەر مەڕووماڵاتی گوندەکە دروست کردووە. گوناحی برادۆست پێمان خۆشە شارەوانی سیدەکان یاخود ئەو شارەوانی کە بەرپرس لە خۆنکردنەوە ئێوە دەڤەرە و پێمان خۆشە بێن سەردانی بکەن و بزان ببینن چۆنە و هەروەها پاکیشی بکەنەوە. دەکەوێتە ڕێگای سەرەکی سۆران سیدەکان و ئیشی کم لۆ کرا بەس وەکو پێویستە بە تایبەتی ئێستا پێویستە شارەوانی سیارەی زبڵ و خاشاک دابین بکات لەبەر ئەوە سیمای گوند نەشری نەکات ڕێگای سەرەکی سیدەکانە. گرفتی گوندنشینانی شیوان و نزاریە و گوندی کەژەک دەگەێنینە سەرۆکایەتی شارەوانی سیدەکان. شیوانە کەژەکە نزاریەیە تا گەشتیاری حەسەن بەک داخل کراوە پاک بکرێتەوە بەڵام لەبەر خەلەلێکی تەکنیکی لە نێوان گرێبەستی کەرتی تایبەت حکوومەت ئەم گرێبەستە نوێ کراوە بۆ 6 مانگ تا 6 مانگی تر هیچی نوێ لە ئەو گوندانە ناکرێت بەڵام خۆشبەختان دوای 6 مانگی تر بەپێی گرێبەستی نوێ ئەم شوێنانە هەموو داخل کران دەبێت زبڵ و خاشاک لیان کۆ بگرێتەوە و ڕۆژانە تیمەکانی پاککردنەوەی زبڵ و خاشاک لە سنتەری ناحیەی سیدەکان و ڕێگای سەرەکی سۆران برادۆست سەرقاڵی خاوێنکردنەوە و کۆکردنەوەی زبڵ و خاشاکن بەڵام بەهۆی کەمی کارمەندەوە ناتوانن وەکو پێویست کارەکانیان ڕۆژانە بەڕێ بکەن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.